السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمتي خواهی پروردگارتان لێبی ئازیزان خۆشەویستان زۆر خۆشحاڵم لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگ بە ناوی پارێزگاریکردن لە خێزانەکەم یا پێگە و پارێزگاری خانەوادە. بەڕێزان بابەتێکی هەستیارە و سوپاسی ڕێزداری و تەشریفینانی ئێوەی بەڕێز دەکەم و من لەگەڵ ئەو بابەتە خۆم پێ قوتابی ئەزموندارانە بەڕاستی بابەتی خێزان تا لێی بخوێنینەوە و سەرنجی زیاتری لێوە وەرگرین و لە کۆلێژ و زانکۆیەکانی ناو خێزان پەروەردەبین ئەوەی دەمینێتەوە سەرسەرمان شێوازی مامەڵەکەیە، ئەوەی دەگەڕێتەوە کە داوا کراوە و پەیوەست کرایە لە ئێمە لە ئاراستە قورئانیەکان مەیدانی جێبەجێکردنە. وەک چەند ئەو ئاەتانەی لە سوورەتی تەحریم زۆر بەڕێز مامۆستا موسا خوێندیەوە خوا پەداشی داتەوە، ئەگەر بیکەینە تەوسیەیەکی ڕێزدارانە لە نێوانی ئێمە بچنەوە سەر ڕاوە و تەفسیرەکەی کە بزانن چەندە ڕێنما و ڕێسای زۆر گرنگی خێزانی تێدایە و ژیانی هەموو ئەو کەسایەتی بەرزانەی کە لە قورئان ئاماژەی پێکراوەکو دەرسی پڕ لە عیبرەت و ئامۆژگاری چیرۆکی پند ئامێزی تێدا ئاماژەکرایە جێی خۆیەتی کە خوای بەرز و بەڕێز لە قورئان ئاوا ئاماژەی پێکردیە جێی خۆیەتی ئێمەش سەرنج دەین. خۆشەویستان، منیش دەستپێکی بابەتەکەم لە خزمەتی ئاەتێکی قورئان کە خوای پەروەردگار دەفەرمێت: وإذ قال موسى لقومه يا قوم اذكروا نعمة الله عليكم إذ جعل فيكم أنبياء وجعلكم ملوكا. الله أكبر. ڕاوەکانی قورئان چەند بەجوانی چەند بە دەستەواژەیەکی پڕ لە هەستیاری بۆ هەرسکردن بە بەرپرسیارەتی بۆ ئێمەی مسلمانان، بۆ ئێمەی ئیمانداران و بۆ هەموو تاکێکی مرۆڤایەتی، بۆ هەموو مرۆڤێک، بۆ هەر کەسێک کە حەزی لە ژیانێکی خۆشبەختیە. ئاراستە قورئانیەکان جێی سەرنجن، جێی وەرگرتنی دەرس و پند و ئامۆژگارین بۆ ئەوەشی کە بێوێ ئەو دەرس و پندە ئامۆژگاریانە لە قورئانی بەرز و بەڕێز وەرگریت تا چەند خۆی بەرهەمدار دەکات. وەکو لە مەدحی قورئان خوای پەروەردگار کە باسی ڕێنما و ڕێسا قورئانیەکان دەکا دەفەرمێ: ئینا ئەنزەلناه ئیلەیکە کیتابا. بە زۆر شێواز و دەستەوازەی دیکە هاتیە کامە کتاب، کامە دەستور، کامە مەنهەج، ڕاستنەچێنەر، ئاگادارکەرەوە، ڕێنیشاندەر، قودوە و سەرمەشق بۆ کەسانی قورئان بە قودوە و سەرمەشقی خۆیان بزانن. دواتر خوای پەروەردگار هەر لەبارەی مەدحی قورئانەوە: بالحق أنزلناه وبالحق نزل. بحق ناردوویەتی ئێمەش دەبی بە حەق و بەڕەوا وەریگرین و بە حەق و ڕاستڕەوی کاری پێ بکەین. دیسان خوای پەروەردگار دەفەرمێت: الله نزل أحسن الحديث كتابا. خوای پەروەردگار جوانترین دەستور، جوانترین مەنهەج، جوانترین پەیو و شەی بۆ ئێوە ناردیە، بە هەمان شێوە کە باشترین مەنهەج و دەستوری ئیسلامیشە بۆ ئێمەی ناردیە و چاکترین ڕابەر و مامۆستا و قودوە و ڕێنیشاندەری بۆ ئێمە ناردی کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم و باشترین دینیشی بۆ ئێمە بڕیاردا کە ئیسلامە. کەواتە بەڕێزان، خوای پەروەردگار باشترین پەیو و شەی بۆ ئێمە ناردبیت خاوەنی باشترین کتێب بین، خاوەنی باشترینی قودوە و ڕێنیشاندەر بین کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، خاوەنی باشترین و جوانترین ڕێنما بین کە ڕێنما و ڕێسا و یاسا قورئانیەکانن. کەواتە دەبی ئێمەش هەوڵ بدەین خاوەنی باشترین خێزان بین، خاوەنی چاکترین تاکەکانی خێزان بین، خاوەنی ئەو جۆرە کەسایەتیە بین کە لە ناو خێزاندا باشترین مرۆڤ پەروەردە بکەین و پێشکەشی کۆمەڵگای بکەین. بەڵێ هەموو توێژینەوە نوێیەکانی ئێستا کە بەردەستن باس لە گرنگ و ڕۆڵی مەدرسەی یەکەم دەکەن کە یەکەم پێگەی خێزانە. بەڵێ بۆ پارێزگاری لە پێگە و ژینگەیەکی تەندروست نێو خێزان ئێمە دەین چەند ئامۆژگارێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیرخۆمان و ئێوەی بەڕێز و خۆشەویست دەخەینەوە. بەڵام پێش ئەو کاتێک کە تەمەشا دەکەین خوای پەروەردگار لێرە باز دەکات کە دەفەرمێ: وجعلناکم ملوکن. کوابزانین پێگەی مەلیک و پاشایەکان چییە؟ ئەگەر ئاوا سەرنجێکی دنیایی سیر بکەین، پاشایەکان لە ژیانێکی شاهانە دەژین، لە ژیانێکی پڕ لە خۆشبەختی، لەو ژینگە کاتیەی کە تێدا کات و ساتەکانیان بەسەر دەبن، یا لەو خۆشگوزەرانیەی کە وا مەزەندە دەکرێت ماڵ و شوێن و جێگا و ژینگە و بوونی پێداویستیەکی باش و پارەیەکی پێویست لە بەردەست، ئەوانە خۆشبەختی بۆ مرۆڤەکان دەینن. ئەگەر وا بوایە دەبووە لە ناو خانەوادەی پاشایەکان، لە خانەوادەی شاهانە بە ئاوا بڵێین هیچ گرفت و کێشەیەک نەبوایە، دڵیان تون نەبایە، خەم و ناخۆشی ڕووی تێ نەکردبانە. کەچی زۆرترین توێژینەوەکان دەڵێن ئەوانەی کە زۆرترین کێشەی دەرونیان هەیە لە نێو خانەوادە خواپێداوەکانن. بەڵکو ئەگەر ڕێکتر و ڕوونتر بە زمانی ئیحساودا تا قسە بکەین، ئەو گەنجانە زیاد تووشی و گرفت و کێشانە بوونەوە کە لە خۆشیەکانی ژیان هیچیان کەم نییە.
یانیش ڕێژەی ئینتیحار و خۆکشتن و زۆرێک لە کارەساتە دووبارەبووەکانی ژیانی مرۆڤایەتی لەو خانەوادە و کەس و کەسایەتیانن کە زۆرترینی ژیانیان دوور لە گرفت و کێشە بەسەر بردیە، بەڵام کاتێک کە ڕوبەڕووی کێشە و گرفت دەبنەوە خۆراگر نابن، دەرناچن لە ئیمتیحانەکانی دنیایی وەخوا پەنامامدا کە ژیانی دنیاش وێزگەیەکە یا مەشهەدێکە بۆ بینینی ژیانی سربەستی دواڕۆژی خۆمان. و هەر جۆرە تاقیکردنەوەیەکیش بۆ هەر جۆرە کەسێک بەتایبەتی بۆ مرۆڤ ئیماندارەکان هات زەخیرەیەکی زۆر گەورەیە بۆ ئەولا. دەی فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بأسرها. هەر کەسێک بەیانیەکی کردەوە لە ڕۆژێکی نوێ هەستی بە سەحەت و تەندروستیەکی باش کرد و هەستی کرد ئەمینە بێ کێشەیە بێ گرفتە لە ناو ماڵ و خانەوادەکەی، پێویستی ئەو ڕۆژەی هەبوو لە خۆراک و خواردن وەکو ئەوایە کە هەموو دنیای بۆ فراهم کرابی و لە بەردەستی ئاسان بوو بیت. بەڕێزان بەشێکی زۆری پێشینانی پێشی ئێمە خواردنی پێویستی ڕۆژانەیان نەبووە، و ئەگەر سەیری ماڵ و خانەوادە سادەکانی خۆمان بکەین بە دڵنیاییەوە خۆراکی زیاتر لە مانجێک ئەگەر زیادە ڕۆیی نەکەین زیاتر لە ساڵێکیش لەنێو ماڵەکانماندا بوونیان هەیە کەچی تەمەشا دەکەین ئیسراحەت و ئیطمینانێکی دڵخۆشی وەکو پێویستمان نییە، یا تەوەکولێکی وەک پێویستمان نییە، یا گرفتێک کێشەیەک لەبارەی بەرزی و نزمی بازار و کۆمەڵێک ڕوودا و حەدەف حەز بە دڵتوندی و بێتاقەتی دەکەین. کوا ئەو تەوەکولەی کە پێویستە ئینسانی ئیماندار تەوەکولی بەخوای پەروەردگار هەبی حەقە تەوەکولیه کە لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوش ئاماژە پێدەکرێت و بەشێکی لە دروستراوەکانی خوای پەروەردگار کە ئێوەم بێعەقڵ لە قەڵەمیان دەن کەچی هەمویان لە ژێر فەرمانی خوای پەروەردگار مەدار دەکەن، بەڵام تەوەکولی ئەوان زیاترە بەرامبەر بەخوا و پەروەردگار و دروستکەر و رازقی خۆیان. بۆیە پێویستە ئێمە لە سەرەتادا بۆ پارێزگاری لە شوناسی خێزان پەیوەندیەکی بەهێزمان لەگەڵ خوای پەروەردگار نوێ بکەینەوە، ئیمانمان تازە بکەینەوە و چاودێری ئەو قەڵایە پۆڵاینانە بکەین کە پێویستە لە دەوروبەری ماڵەکانمان هەبی. بەڵێ چاودەجێڕین کە ماڵەکەمان لە شوێنێکی ئەمین بی، چاودێری ئەوە دەکەین کە ماڵەکەمان ژینگەیەکی تەندروستی هەبی، چاودێری ئەوە دەکەین دیزاین و دیکۆری ماڵەکانمان باش بوو پێویست بی. ئەوانە هەمووی هەیە، بەڵام بۆ هەموو ئەوانەی کە ئەو بابەتانەی پارێزگاری لە خانەوادە و خێزان بەباشی جێبەجێیان کردێ و لە شوێن و مووقع و هەر پێداویستیەک کە پێویست بۆتە سەبەبی ئەوەی خۆشبەختێکی پانتافراوان لە ماڵەکەیان یا تاکەکانی هەست پێ بکەن، بەتاکید نەخێر. بۆ ئەمە ئێمە پارێزگاری هەم لە نعمەتەکانی خوای پەروەردگار، هەم لەو بەهرەداری خوای پەروەردگار پێی بەخشیوین، هەم لەو هەموو نعمەتانە چی بکەین باشە. دیسان فەرمایشتێکی پێغەمبەری خوا بیرخۆم و ئێوەی بەڕێز و خۆشەویست دەیمەوە کە هاوڵانی بەڕێز چۆن لە مەدرسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهرەمەند بوون و چۆن شێوازێک ژیانیان هەبوو و هەستیان دەکرد لە خۆشترینی کات و ساتەکانی ژیانیاندان، وان هەست دەکرد لە ناو خانەوادەیەکدان کە وەکو دەڵێ خانەوادەیەکی پڕ لە خۆشی و دوور لە ناخۆشی. ئەوە تا لە صحیح مسلم هاتووە کاتێک کە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس یەکێک لە هاوڵان و لە ڕەفیقەکانی پرسیاری لێ دەکات، دیارە وەزع و گوزەرانێکی ناخۆش و هەستی هەژاری هەبووە لە کات و ئەو ساتانەی کە لە مەدینە نیشتەجێ بوون، و لەو کاتە بووە کە بەشێکی مهاجرین هاتوون لە مەدینەمانەوە و ئەنسارەکانیش بە باشترین پێشوازیان لێکردن و پرسیار دەکات لە ناخی دڵیەوە: ئەلەست من الفقراء، ئایا من یا ئێمە لە فەقیر و هەژارەکان نین؟ مەبەستی وەکو دڵخۆشیەک بووە و وەکو ڕازیبوون بە شکری خوای پەروەردگاریش بۆ لەگەڵ نعمەتەکان، بەڵام بۆ دەستکەوتنی ئەجر و پاداشتی ئەوانەی کە خۆراگرن کاتێک خوای پەروەردگار ڕوبەڕووی هەندێک تاقیکردن ئیمتیحانیان دەکات. بەڵام سەیری هاوڵانی پێغەمبەری خوا بکەن سەڵاو سەلامی خوا لەسەر کە لە مەدرسەی پێغەمبەری خوا فەرمانیان وەرگرتیە و فێرە خۆراگری بوون لە قیمەی خۆراگری. لی پرسیار دەکات، دەفەرمێ ئایا لە نێو خانەوادەکەت لە نێو ماڵەکەت ئافرەتێک بوونی نییە وەکو دوو هاوسەر لەگەڵ یەکتر ببنە پشتیوان و پەنای یەکتر؟ دەربەرەی وەڵا سوپاس بەخوا خاوەن خێزانێکم و پشت و پەنای یەکین. دواتر دەڵێ دوای ئەوەی کە خێزانت هەیە مەسکەنێک شوێنێکی حەوانەوەت هەیە کە تێیدا ئیسراحەتکەی و پشو بدەی؟ دەڵێ بەڵێ سوپاس بۆخوا ئەوەشم هەیە. دەڵێ کەواتە تۆ لە دەوڵەمەندانی ناکرێ خۆت پێ هەژار و فەقیر بی مادەم خوای پەروەردگار نیعمەتی ئەوەی لەگەڵ کردی خانەوادەت هەبیت و شوێن و مەکانێک تەبی تدا پشو ئیسراحەت دەی. دەڵێ وەڵا سوپاس بۆخوا یەکێکیش هەیە لە ماڵ لە بەردەستمان هاوکار و هاموشۆمان دەکا، ئەگەر بەزاراوەی ئێستا بڵێین کارگوزارێک لە ماڵەکەمان بوونی هەیە. گوتی ئیدەن ئەنتە من الملوکی، تۆ لە پاشایەکانی. لەژێر فەرمایشتی ئەو ئاەتەی خوای پەروەردگاریش کە دەفەرمێ وەجعلناکم ملوکن، بەوەی کە خوای پەروەردگار ماڵێکی باشی پێداون، ئیمان و هیدایەتی پێباشن، سەحەت و تەندروستی پێبەخشیون، بزانن ئێوە لە پێگەی پاشایەکان و مەلیکەکان
ژیان بەسەر دەکەن. بۆیە خۆشەویستان زۆر گرینگە ئێمە ئەو هەستی ژیانێکی پاشایەتیمان هەبی، ژیانێکی پڕ لە خۆشیمان هەبی و دەتوانین ژیانی و خانەوادەیەک ڕێک بخەین کە تێیدا ڕەزامەندی خوای پەروەردگار هەوڵ بدەین بەدی بهێنین بڕواتە بی ژیانێکی وا بەسەر دەبەی کە هیچ کاتێک هەست بە ناخۆشی نەکردی و هەر ناخۆشیێکیش کە هاتە پێشت خوای پەروەردگار بۆت دەکات بەخۆشی و ئەجر و پاداشتی زۆری بەدەست دەینی. لە بەرامبەریشدا خوای پەروەردگار دەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر سوپاسگوزار بوون بۆ ئەو نعمەتانە کە خوای پەروەردگار پێی بەخشیون خوای پەروەردگار نعمەتەکانتان بۆ زیاتر و زۆرتر دەکات و بە هەمان شێوە پێغەمبەری خوار سەڵات و سەلامی خوار لەسەر بێ ئاگادارمان دەکاتەوە و دەفەرمێ بالشکری تەزداد النعم بەتەئکید بە سوپاسگوزاری و پێزانین نعمەتەکان زیاتر و زۆرتر دەبن. بەڕێزان لە بەرامبەر ئەوانەی کە پێزانینی نعمەتەکانی خوای پەروەردگارن وەکو پێویست نییە کەم تەرخەمن یا لە کاتی گرفتەکان دەنجیان لێبەرز دەبتەوە و ناشکوری دەردەبڕن بەڵام لە کاتی خۆشیەکان هەست بە نعمەتەکانی خوای پەروەردگار ناکەن. لێرەشەوە ئاگاداریەکمان هەیە، هۆشداریەکمان هەیە. خوای پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ وظلموا أنفسهم فجعلناهم أحاديث ومزقناهم كل ممزق. خوا پەنامەمدا شێوازێکی هەڕەشە ئامێزی تێدا هەیە. ئاگادار بن ئێوە زوڵمتان لە خۆتان کردووە، ئێوە هەست بە نعمەتەکانی خوای پەروەردگار ناکەن، سوپاسگوزارێکی ڕاستەقینە نین، هەوڵ نادەن زیاتر ئیمان لە کردداری ڕۆژانەتان ڕنگ داتەوە و ئیمانی خۆتان زیاتر کەن و خزمەتی ئیسلام و دین بکەنە ئەرک و مەهامی سەرەکیتان دواتر خوای پەروەردگار پێداویستی ڕۆژانشتان بۆ جێبەجێ دەکا و سەربەرزی دنیا و دوا ڕۆژ دەبن و کەسێک لە بەرامبەر خوای پەروەردگار سوپاسگوزار نەبیت نعمەتەکان پێزانینی نەبی لە بەرامبەریان لە بەرامبەردا تۆکەواتە کاریگەری نەفس و شەیتان بەسەرتەوە زاڵە دیسان هەڕەشەیەکە دێتە بەرامبەر کە بە ئاگادارکردنەوەی قورئان خوای پەروەردگار دەفەرمێ الشەیطان یعیدکم الفقر ويأمركم بالفحشاء والله يعدكم مغفرة وفضلا والله واسع عليم. بەڕێزان بڕۆن سەیری ئەو ئاەتانەی قورئان بکەن کە باسی تۆکمەیی خانەوادە و خێزان دەکات، باسی هەستکردن بە نعمەتەکانی خوای پەروەردگار دەکات، باسی ئاگادارکردنەوەی ئێمەی ئیمانداران دەکات بۆ ژیانێکی پڕ لە بەختەوەری و جگەلەوەی کە ئەوانەی ئیمانیشیان نەهێناوە ئەگەر بێنە سەر حقیقەت و خیتابێکی ڕاستەقینەی خوای پەروەردگار وەرگرن و لەگەڵ خودی نفسی خۆیان بدوێن والله ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگار لەگەڵ مرۆڤایەتی لەگەڵ باوەڕدار و بێباوەڕەکان زۆر زۆرە و دەتوانن ئەو نعمەتانەی خوای پەروەردگار بکەنەوە پردی سەرکەوتن بۆ کۆتایی هێنان بە گرفت و کێشەکان. دەیکەواتە سوپاسگوزاری خوای پەروەردگار نەبووین هەڕەشە و گرفت و نەهامەتیەکان کە ڕوومان تێدەکا هۆی زوڵمکردنی خۆمانە لە خۆمان، هۆی کەم تەرخەمیەکانمانە و هۆی ئەوەیە کە بە ڕێگای شەیتاندا ڕۆیشتین، شەیتانیش بەرەو هەژاری و نەهامەتی و خراپەکاریمان دەبا. لە بەرامبەردا ئاەتی خوای پەروەردگارمان هەیە هۆکاری گرفت و کێشە خێزانیەکان، هۆکاری نەخۆشیە جەستەیی و دەرونیەکان، هۆکاری قاتی و قڕی و مصیبەت و بەڵا و کێشە گوناح و تاوانە. کەواتە دەکرێت بیکەینە خاڵبەندی لە خاڵی یەکەمدا بۆ پارێزگاری لە شوناسی خێزانێکی تۆکمە، بۆ ئارامی خۆشبەختی ئیمانێکی بەهێزە، خۆپارێزیە لە گوناح و تاوان، تەوەکولێکی بەهێز بەرامبەر ئەوەی کە خوای پەروەردگار ڕازقە و ڕۆزی دەرە. خوای پەروەردگار والله یعیدکم مەغفرەة منه لەلای خۆیەوە لێخۆشبوون بەرەکەت هەموو ئەوانە وەکو بەشارەتێکە لە سەروی ئەوەشەوە کە کەسێک ڕازیە بە قەدەر و قسمەتەکەی خۆی لە بەرامبەر خوای پەروەردگار دەواازەی خێر و ڕەحمەت بەسەر خۆی دادەکاتەوە فضلا والله واسع علیم. خوای پەروەردگار هەم لێخۆش بوون هەم فضل و ڕەحمەت و بەرەکەت هەم فراوانی بەڵێ بەشێکی زۆری ئەوانەی کە خوای پەروەردگار لە ژیاندا بە زۆر شێواز تاقی کردوونەتەوە گوتیانە واللهی وێزگەکانی ژیانی خۆمان وەکو ڕۆژی ڕووناک لە پێش چاومانە ئەو کاتانەی کە گرفت و کێشە ڕووی تێکردین بە هەر جۆرێک لە گرفت و کێشەکان سیرمان کردێ بێ ئاگاییمان بۆ لە خوای پەروەردگار کەمیمان بووە لەبارەی بیرکردنەوە و ئەو ئاەتانەی عەقیدە و تەوەکولمان لە بیر چوتەوە بەڵام کاتێک کە ڕاوەیمان کرد و تەوەکولەکانمان زیاد کردەوە بەرامبەر بە خوای پەروەردگار لە ڕووی ڕزقەوە لە ڕووی ڕۆزیەوە لە ڕووی دووری لە مشکلە و کێشەوە لە ڕووی ئیسراحەت و ڕاحەتێکی خۆشبەختیەوە لە ڕووی ئیطاعە و جێبەجێکردنی فەرمانەکانی ئێمە لەلایەن منداڵەکانمانەوە گۆڕانکاری زۆر جیاوازمان بینی وەک بڵین ئێمە کەسایەتیەکی دیکەنە لە شێوازی قسەکردن و ئەوانیش کەسایەتیەکی دیکەنە لە شێوازی پابەندی و گوێگرتن لێمان. بۆیە بەڕێزان زۆر گرنگە ئەمە ئەو بەراوردکاریە لە بەرامبەر یەکتردا بکەین وەکو زانایەک زۆر بە جوانی لەبارەی پرسە خێزانیەکان دەڵێ ئاگادار بین ئێمە ئیمانداران زۆر زار لە ڕووی هەندێک کار و کردارەوە تووشی عەمەل و کردەی مشریکەکان دەبین بێباوەڕەکان دەبین بەڵێ ئیماندارین بەڵام شێوازی تەوەکولمان شێوازی مامەڵەکانمان شێوازی ترسمان لە خۆراک و
پێداویستی ڕۆژانەمان شێوازی ئەو وعد و بەڵێنانەی کە خوا پەروەردگار ومن ئەصدق من الله قیلا هاتینە سەر شێوازی بیرکردنەوەی کافر و بێباوەڕ و منافقەکان بۆیە کەواتە هەڕەشەیەکشی لەسرە بە ئاگادار بین ئینشاء الله هەمیشە بیرکردنەوەمان لە شێوازی ئیماندارانی ڕاستەقینە بیت و دڵمان بە بەڵێن و وعدەکانی خوا پەروەردگار خۆش بکە هەمیشە خوا پەروەردگار لەگەڵ ئیمانداران ڕاستگۆ بووە. بەڕێزان بابەتی تۆکمەی خێزان بابەتی پارێزگاری لە خێزان بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە ئیسلام زۆرترین بایەخی پێدایە. من دیسان دەڵم بچینەوە سەر ئەو ئاەتانەی کە باسی شوناسی خێزان دەکا باسی پێگەی ئەو کەڵەپیا و ئافرەتانە دەکا کە لە قورئان ناویان بە بەرزی هێنراوەتەوە هەموو ئەو نمونانەی لەو ئاەتانەی ئێستاش خوێندرایەوە زۆر گرنگە سەرنجام دەین و وەکو وعد و بەڵێنێک بی ئینشاءالله بچینەوە سەریان بڕواتن هەبی دەستکەوتی زۆر گەورە دێتە پێشمان وە لە بەرامبەریشیدا سیرکەن بێدینان کوفری جیهانی بە هەموو شێوازێک ئیشیان لەسەر ئەوەیە شوناسی خێزان تێکدن ئیشیان لەسەر ئەوەیە گرفت و کێشە بخەنە نێو تاکەکانی خێزان و خێزان هەڵبۆشێنەوە بۆیە باشترین وەڵامی ئەوان ئەوەیە ئێمە لە ناو خێزاندا هەوڵی ئاسوودەیی هەوڵی ڕۆشنبیری هەوڵی شارەزایی هەوڵی مانە و ڕاوەکانی پەروەردە و پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار و تەوەکل و ئیستیقامەت و خۆراگری لە کاتێک کە گرفت و کێشە نیە باسییان بکەین و فێر بین کە جۆرە مامەڵێ بکەین تا ئەگەر گرفت و کێشەکان بە هەر جۆرێک لە خودی جەستە و لاشەی خۆمانەوە تاقیکراینەوە یا وەکو خانەوادە و خێزان یا وەکو کۆمەلگا و میلەت تاقیکرانەوە خۆراگر بین وەکو مسلمانانی غەزە وەکو مسلمانانی دنیا بە ئەنواعیشەوە تاقی دەکرێنەوە لەگەڵ بەشیدەتی و قورسی گرفت و کێشەکانیان سیرکەنوانەکانی پەروەردە لەیان دەبیندرێ تەوەکولیان خۆراگریان و مەدەد و یارمەتی خوا پەروەردگاریش لەگەڵیان هەمویان بە چاوی خۆیان دەبین و ئێمەش و دنیاش بە چاوی خۆمان دەبینین. بۆیە بەڕێزان من لێرەوە پێم خۆشە دیسان شتێکی دیکە بیرخۆم و ئێوەی بەڕێز و خۆشەویست بهێنمەوە کە سەرەتاترین پێگەی پارێزگاری خێزان چییە لە ئێمەمانان ڕنگداتەوە وەکو هەر مسلمانێک لەسەرمان پێویستە ئێمە پابند بین بە کۆمەڵێک بەهای بەرز بە کۆمەڵێک بەهای جوان بەڵام کووە ئێمەش ئەو بەهای جوانانەی کە دەستمان پێوە گرتووە بەڕێزان بەهای ڕازگۆیی بەهایەکانی متمانە بەهایەکانی ئیمان بە هەمان شێوە بنەمایەکانی ڕێزگرتن بەڕێزان پیشەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام فێرکردنی ڕێز بووە خۆشەویستی بووە و لە بەرامبەر هەموو قەومونەتەوەکانیان هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بە ناڕیکترین شێوە ڕوبەڕوو کراونەوە کێشە و مشکلیان بەرامبەر دروست کراوە بەڵام وشەیەکی دوور لە باڵاکانیان لێ بیندرایە وشەیەکی هەڵچوون بەسەریان دازاڵ بوون لێیان بیندرایە نەخێر چاودێری خوای پەروەردگار بۆ پێغەمبەران کە قودوە و سەرمەشقی بەشەریەت بوون وشەکان و مانایەکانی ڕێز بووین. من با پرسیارێک لە ئێوە و لە خۆشم بکەم ئایا لە بەرامبەر هەر یەکێک لە گرفتە سەرەتایەکانی ناو خێزان هاوسەران لەگەڵ یەکتر یا لەگەڵ منداڵەکانمان کە دوژمنکاریشیان لەگەڵ ئێمە نیە و ئێمەش دوژمنکاریمان نییە لەگەڵ دڵسۆزیە بەڵام جاری وهەیە شێوازی پەیامەکانمان لێ نەزانیە یا پەلەی تێدایە یا زیاد لە ئەندازە دڵسۆزیە بەبێ بوونی پلانێکی باش بەڵام ئایا هەموو شەکانی ڕێزداری فراهەم دەکەین یا بە پێچەوانەوە پشتگوێمان خستووە یا عزر و بیانوەیەک دەینینەوە کە قبول نییە ئەو بیانوە بە هیچ شێوازێک بینەوە تووڕە بووم ئاگام لە خۆم نەبوو بە مەبەستم نەبوو سەیری زاراوە قورئانیەکان بکەن لە منطقی ڕێزەوە کەواتە پێویستە بۆ پارێزگاری شوناسی خێزان دەست بگرین بە ماناکانی ڕێز بە وشەکانی ڕێز بە کردە ڕێزداریەکانمان بەڵێ هەندێک لە خەڵک خۆی پۆلێن کردووە بەوەی کە وشەی جوان لە کردداری ڕنگداتەوە بەڵام کردارەکانی بێزارکردن بەڵام شێوازی سەرنجەکانی جۆرێکە لە شکاندنەوە ئەوشیان پیشە پێغەمبەران نەبوو عەلەیهیمو سەڵات وسەلام کەواتە دیسان با چاو لە پێغەمبەران کەین بە شێوازێکی ڕێک و دروست ئاگادار بین لە وشەی ڕێزداری لە مانایەکانی متمانە و لە ڕێزگرتن. بەڕێزان شکۆ و شەهامەت پێگە و پێناسەی خێزانی کوردەواری بوو ئەگەر ئێمە شانازی بە مێژووی پڕ لە سەروەری باب و باپیرانمان بکەین ڕێزداری بە تەواوی مانافراوانەکانی لە جارچێوەی خانەوادە و بە تەمەن و بە ساڵاتچوەکان تەنانەت ڕوبەڕووبوونەوەیان لە کاتی کێشە هاوسەران لەگەڵ یەکتر و مامەڵەیان لەگەڵ منداڵان و شێوازی هەندێک ئوسلوبی جوانی ئەوەی کە بۆ نمونە لە شەواندا هەر جۆرە گرفتێکە بواە قسەیان لەسەر نەدەکرد تا ڕۆژێکی نوێ و عقوبە و تۆڵە هاتبایە سەر یەکێک لە منداڵەکانیان جێبەجێیان نەدەکرد و تا مۆڵەتی بەیانیش بە چەند مەرجێک ئەگەر عزر و بەڵگەیەکی وای هێنایەوە گرفتەکەی کێشەیەکەی یا ئەو گلەیە کە هاتۆتە سەری هۆکار و سەبەبەکەی دیاری کرد لە بری ئەوەی کە لێشیان خۆش بوون بەڵکو خەڵات و پێزانینێکیشیان هەبووە بۆیان گرینگە ئەو جۆرە شوناسانە دێتەوە سەر ئەوەی کە ئێمە بەت شێوازێکی دیکە هەوڵ دەین هەندێک شت لە خۆمان وەکو سەرپەرشتیارانی خێزان بکەینە بەها پێی بناسرێنەوە بەهای پارێزگاری لە کاتی نوێژ بەهای پێشوازی لە
پەیامەکانی خوای پەروەردگار بەهای سەخاوەت بەهای ڕێزداری هەموو ئەوانە من لێرەوە پێم خۆشە ئاماژە بە نمونەیەکی حی و زیندوو بکەم بە تایبەتی لەبارەی پارێزگاری نوێژ فەرمایشتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە پرسیاری لێکرا باشترینی کردەوەکان کە پێویستە ئینسانی ئیماندار بیکات و پێی لە خوای پەروەردگار نزیک بیتەوە وەڵامەکەی چ بوو ئەسەڵات عەلا وەقتیها نوێژ لە کاتی خۆی چەند جوانە خانەوادەیەک ئاوا لە بەرامبەر یەکتر تاکەکانی خێزان بڵێ نوێژ کاتی ئەوەیە کە وەختی هات ئێمە هیچ شتێکی دیکە مساومە لەسەری ناکەین هەندێک قسەی خەڵک بۆتە شۆهرەت لەسەریان و ئەگەر کاتی ئەوە هاتو ئەگەر ئەویش هاتو ئەگەر بۆ منە برسی بوو بە شێوازێک لە شێوازەکان بۆ کەسایەتەکان دروست دەکات جالیەی یەمەنی یەکێک لەو مووقیفانەی کە پارێزگاری لەسەر دەکەن وەکو خانەوادە و دواتر بۆتە دیاردەیەک لە زانکۆیەکانیان لە شوێنی بازار و ئیشکردنیان وەکو نمونەیەک بهێنینەوە کاتی نوێژەکان زۆر پارێزگاری دەکەن لە شوێنی خۆی لە جێی خۆی جێبەجێ بکەن لە بیرۆکەی هەندێک لە ڕێکخراوە بانخوازیەکان یاداشتێک نووسرا بوو بە بەڵگە و بە سەنەدەوە باسیکرد من بە تەفسیری ناچمە ناوی لە گەشتێکیان بۆ وڵاتانی ئەوروپا چەند ساڵێک لەمەوبەر بۆ هەندێک ئیشکردن لە سەرجالیە یەمەنی کە نیشتەجێن لە وڵاتانی دەرەوە بوو تایبەت لە بەریتانیا مەوعیدێکی سەردانی خانەوادەی مەلیکەی بەریتانیا وەردەگرن کاتی دیاریکراو کە پێشوازیان لێ دەکرێت لەو شاندەیان چەند کەسێکی جیاوازی تێدا دەبێت و یەکێکیان لەوانە خاوەن بەها جوانەکانی خێزانە خاوەن مەدرسەیەکی تەندروستی ئیمانیە بە ئاوا بڵێین کە دەچن لە کاتی پێشوازی کە مەلیکەی بەریتانیا لە پێشوازیەکە لەگەڵیانە کاتی نوێژ دێت ئەوەی کە لەگەڵ یانەوەکو باسم کرد مەدرسەی پارێزگاریە لە بەها بەرزەکان و لە گەورەی ئەو پەیامەی کە لەگەڵ خوا پەروەردگار لە ڕێی نوێژەوە ئینسان ئەنجامیدا دەڵێتە ڕەفیقەکانی کاتی نوێژە من دەمەوێت نوێژ بکەم ئەوانیش پێی دەڵێن باشە کاتێکی دیکە وەختی نوێژ دەڵێ بەخوا من وام وارانە هێناوە نوێژەکان بکەمە کاتێکی دیکە هیچ شتێک لەوە گرنگتر نییە دیداری خوای پەروەردگارمان دوا بخەین خوای پەروەردگار ئێمە پێویستمان بەوە بەڵام خوای پەروەردگار لە کاتی نوێژەکانی چاوەڕی بەندەکانیەتی من دیداری خوای پەروەردگار لقای خوای پەروەردگار بەیز لقایەک ناگۆڕمەوە چەندەی زۆر دەڵێن نەخێر داوا دەکات دیارە هەر لەو ساڵەیە لە پەنایەک نوێژی خۆی جێبەجێ دەکات شاژنی بەریتانیا مەلیکە دیمەنەکەی زۆر لە سەرنج دەبیت دەپرسی و معلوماتیشی دیارە هەر هەیە چی دەڵێ لقای خوای پەروەردگاری هەیە و کە دێتەوە دەڵێ زۆر مای پێزانین بوو تۆ لقای خوای پەروەردگار و ئەو مەبدە و عەقیدەی کە هەتا دەست لێ هەڵنەگرت لە بەرامبەر پێشوازی حەز دەکەم دیاریەک هەدیەکەت پێشکەشکەم ئەویش دەڵێن نا من پێویستم بە هەدیە و دیاری نییە ئەوە مووقیفێکە مەبدەیەکە لە بینی خۆم لەگەڵ خوای پەروەردگار پێویستی بە پاداشت و دەستخۆشی نییە مەبدەی هەموو ئیماندارێک لا نورید منکم جەزاء ولا شکورا جاری وا دایک و باوک لە بەرامبەر منداڵەکان پێیان خۆشە منداڵەکان پێزانینیان هەبی جاری وا هاوسەران لەگەڵ یەکتر چاوەڕێی پێزانینن نەخێر بە ئاگدار بین چاوەڕێی گەیاندنی ئەو مووقیفە بین لە پێناو خوای پەروەردگار دەڵێ زۆر لە حادەکە دەڵێ آخر من هەر پێم خۆشە دیاریەکە بێن با دیارەکەش پێ بڵێم ئەو جار قبولیکە یان ڕەتیکەوە دەڵێ چییە دەڵێ پارچە ئەرزێکی تایبەت پێم خۆشە بە دیاری پێشکەشی تۆ بکەم بیدەمە تو وش دەڵێ باش بەیەک مەرج قبولمە دەڵێ چ مەرجێک دەڵێ ڕێگەم پێ بدەی بیکەمە مزگەوت و سنتەرێکی ئیسلامی لە بەریتانیا ئەو کاتانەوە دەڵێ باشە قبولمە دەڵێ قبولم کرد یەک مرکزی ئیسلامی دادەمەزرێنی مزگەوتێکی لەسەر دادەمەزرێنی لەسەر چی لەسەر ئەو بەهای کە پارێزگاری لەسەر کرد کە نوێژ بوو بەڕێزان زۆر جار باوکان و دایکان لە چوارچێوەی خێزان کۆمەڵێک شت زیاد لە ئەندازە لەسەر منداڵەکانیان لە شێوازی هەڕەشە ئاسا لە شێوازی شکاندنی هەموو پێگەکانی ڕێز بەڵام کاریگەریشی نابیت لەبەرچی لەبەرەوەی بەشێک نییە ئەو قسانە لە کردداری ڕۆژانەی خۆی بەشێک نییە لە مەبدەئەکانی پێی بناسرێتەوە بەڕێزان بە ئاگدار بین هەر جۆرە پەیامێکت هەبوو بەر لەوەی پەیامەکە دەربڕی کابزانە سیفەتێکە پێی دەناسرێەوە بزانە بەهایەکە لێت ڕنگ دراوەتەوە بزانە ئامانجێکە لە خۆتدا تحقیقت کردووە چۆن دەتوانی ئامانجێک تحقیقی تا خۆتەوە پەیڕەوی نەکەی تا ئامادە سازیت لە خودی خۆتەوە بۆ نەکردیە بۆ ئێمە ترسن لە هەر بەهایەکی بەرز کە هەتانە لە هەر پلان و هەنگاوێکی وەکو دەڵێ دارێژراو کە لە بەردەستانە دڵنیابن لە گەیشتنی ئامانجەکەت کاتێککە بە خۆت سەرمەشقی لە جێبەجێکردنی بە پشتیوانی خوای پەروەردگار بەڵێ بەڕێزان من هەر لە جێرانەوەی مەبدەئەکان پێم خۆشە دوو ئاماژەی دیکە بکەم کە ئەوەش پێشنیارێک بیت ئینشاءڵڵا هەوڵدەن جێبەجێ بکەن خوێندنەوەی ئامۆژگاریەکانی لوقمانی کوڕی حەکیم بەڕاستی شوناسی یاسا خێزانیەکانی لێ هەڵدەهێنزرێ تکایە بیخوێنەوە بستنەوە سەرسەرنجی با من یەک دوو نمونەی زۆر بخۆتان بۆ باسکەم لوقمانی کوڕی حەکیم کاتێکە ئامۆژگاریەکانی لە قورئان بۆ ئێمە کراوەتەوە خەڵات و دیاری باسی ڕاحەتی بال خۆشبەختی ئاسوودەیی دڵ و دەروون دەکرێت وەڵامی هەموو پرسیانە دەخاتەوە بەردەستی هەر کەسێک کە بە دوای ئاسوودەیەکی تەواودا بگەڕێت دەڵێ لە کاتی ڕوبەڕووبوونەوەتە لەگەڵ خوای پەروەردگار لە کاتی مناجات و لیقای خوای پەروەردگار هەموو خۆشبەختیەکانی دنیا وەرگرە و چێژیان لێ وەرگرە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا دەفەرمێ وجعلت قرة عینی فی الصلاة
خۆشترینی کاتەکانم ناو نوێژدایە چێژ لە ناو نوێژدایە با ئێمە لە یەکتر پرسیارکەین ئایا ئەو ئاسوودەیەی کە لە نوێژدا پێویست هەموو ئیماندارێک چێژی لێوەرگری چێژمان لێوەرگرتیە خەتایەکەش خۆمانین نوێژەکەمان بۆ خوا پەروەردگارە فەرزێکە واجبێکە بەڵام ئێمە بە شێوازێک جێبەجێ دەکەین وەکو بڵێ هەرچێکی قورسە لەسەر شانمان و دەمانەوێ دای بنین یا لای ببین یا کاتەکەی پێبەڕێکەین گۆڕانکاری بکە لە کاتی مناجات و لقای خوا پەروەردگارت بە باشترین شێوە نوێژەکانت ئەنجام دەرێت جوانترین پێشوازی لێ بکە باشترین کردەوەتە بۆ خوا پەروەردگار بە باشترین شێوە ئەنجامی بدە بڕواتان هەبی باشترین سەرنجامی لێ وەردەگری و منداڵەکان و خانەوادەکەش باشترین مەدرسە لە نوێژەوە وەردەگرن چ جای ئەوەی کە نوێژ کۆمەڵێک مەهام و پەیڤ و ئامۆژگاری گرنگی تێدایە یا ئەزمون و تەجروبەی گرنگی تێدایە لە وەرزش و جەستەیەکی ڕۆحی لە خۆراکی جەستەیی و بەدەنی کۆمەڵێک شتی جیاوازی تێدا هەیە جا لوقمانی کوڕە حەکیم دەڵێ ئەگەر باشترین چێژ و خۆشبەختی و ئاسوودەی دڵ دەروون دەوێت ئێتیمان بە نوێژەکانت بدە چاو بە نوێژەکانت دابژێرەوە خۆشبەختیەکانی کە دەتەوێت بۆ ناو خانەوادەیەک و بۆ تاکی ژیانی خۆت فراهمی بکەی کە پێشتر ئێمال و فەرامۆشت کردووە لێرەوە بەدەستی بێنە دڵ نییە بن زۆری واشە بۆ گوتیەتی واللهی ئێستا دەزانم بەرەکەتی نوێژەکان چەندە لەسرم وەکو ئەو مەشهدی سەحابانش دەبینن کە لە جەنگ و جیهاد تووشی هەندێک لە حالەت وابوون کە ئەندامێکی لەشیان لێ بکرێتەوە ببردرێتەوە کە سرکەر نەبووە مادەی بەنج نەبوو لە بەردەستیان ئامادە بووە لە ناو نوێژ لە لقای خوا پەروەردگارم کەسێک دەڵێ وەکو بڵێ ئەوە نەچێتە سەری حەقیقەت بووە بەڵێ لە ژیانی ئەو ڕۆژگارانش دووبارە بەوە کە ژیان پێی گوتین ئەوە تا دەبینی منداڵانی غەزە لە ئێش و ئازاری ناخۆشیەکان کە لە نەخۆشخانەکان مادەی سەرکەر لە بەردەست نەبوو وتێتی من قورئان دەخوێنم و تۆ برینەکانی خۆت جێبەجێ بکە بۆ ئەگەر ئیمان هەبوو هەموو مەشهدەکان لە سەردەمی سەحابەوە دووبارە دەبنەوە بە ئومێدی ئەوەی ئێمە بەدوای ئەو مەشهدەنەدا بگەڕێن و تەوفیقی خوای پەروەردگار لەگەڵ ئەو کەسانەنا کە داوای دەکەن بەڵێ لە ئامۆژگاریە جوانەکانی لوقمانی کوڕە حەکیم ڕێزداری و میوانداری بەڕێزان فەزل و پاداشتی ئەو میوانانەی کە ئەو ماڵانەی کە میوان ڕووی تێدا هەیە زۆر زۆرە بەرەکەتی خوای پەروەردگار دووربوون لە مشکلە و کێشە بەڵکو کوژانەوەی هەندێک لە گرفتەکان کە وەکو دەڵێ پشتێنن بۆ دامەکانی ئەو خێزانە بەهۆی هاتنە ناو خانەوادەکەت وەکو میوان لا یاکل طعامک الا تقی کە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کەسی باش و چاک هەمیشە بە سەر بە ماڵەکەت دابکەن بەڵکو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا وەکو زەمانەتێک بۆ ڕزق و ڕۆزی دەرکە ئێمە فرامۆشمان کردی ئەوەشیان دەفەرمێ میوانێک کە لە ماڵەکەی تۆ نان دەخوا ڕزقی خۆیەتی لە ماڵی تۆ دەخوا هیچ منەتێک بەسەر صاحب ماڵەوە نییە خۆی ڕزقەکەی هاتۆتە ئێرە دێ لە ڕزقی خۆی دەخوا نەکیێت نحن نرزقكم وإياهم ولا باران بەر ئەو منداڵانەش و تحدیدی نسلی شەوزانان قسەیان هەیە دەفەرمێ زۆر کەس بە هەڵە حاڵی بووە وا دەزانی ئەو سەبەبە بەهۆی ڕزقی منداڵەکانی و دێ تحدیدی نەسل دەکا خوا پەروەردگار ڕزقی ئێوە و ئەوانیش دەدات بە ئاگدار بین بۆیە گەردەتەوێ بەرەکەت و گرفت و کێشە بە جۆرێک لە جۆرەکان کێشەکان لە ماڵت بڕۆنە دەر و بەرەکەت بێتە ناو ماڵت با پێشوازی لە میوانەکان بکەین بەبێ زیادە ڕۆیی تێداکردن بە شێوەز بەڵکو دەڵێ هەندێک لە حەکیم و ئیماندارەکانی پێشوو هیچ جەمێکی نانیان نەخواردیە ئللا بەشداریان کردیە بەوەی کە میوانێک لە ماڵەکەیان بخوا یا بەشێکی لە خواردنەکە بنێرنەوە ماڵی جیران و دراوسەیەکان کە سنەتێکی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ ئێمە فرامۆشمان کردیە یا پێغەمبەری خوا کە ئاماژەمان بۆ دەکات و دەفەرمێ خواردنی یەک کەس بەرەکەتی دوو کەس و ئیدوان بۆ سێ کەس و چوار کەس هەتا ئامۆژگاریەکەشی زۆر کەس هەبووە گوتیەتی واللهی زۆرێک لە هەژاری و فەقیری یا هەندێک لە نەخۆشی لە تەندروستی و جەستەمان بەهۆی ئەوە خوا پەروەردگار کردی شیفای نەخۆشیەکانمان دیتەوە نەخۆشی جەستەیی و دەرونیش کلین و ماڵمان هەبوو یەکێکی کە لە ڕێنمایەکانی لوقمانی کوڕە حەکیم وەکو ئامۆژگاری دەفەرمێ هەر کاتێک هەز دەکەی کە گرفتت هەیە کە کێشەت هەیە کە جەستت تووشی هەندێک نەخۆشی و گرفت بووە ئاگداری خۆراک و خواردنت بە ئاگداری زۆری خواردنەکانت بە ئاگداری ڕزقی حەڵال بە دیسان خوا پەروەردگار بەرەکەت دەخاتەوە پەیڤەکانت کاریگەریەکانت وە ساڵح بوونی منداڵەکانت وە گەیشتنی ئەو قسانێک کە دەتەوێت بیگەینە خانەوادەکەت و بە هەمان شێوە ڕێنمایەکی دیکەی جوانیشی هەیە دەفەرمێ ئەگەر دەتەوێت تووشی گرفت و نەخۆشی نەبی و ئاگداری خۆراک و خواردنەکەت بە و ئاگداری معیدەت بە وەکو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ باز دەکات هەر کەسێک معیدەکەی بکاتە سێ بەش ئەوەش لە وەسیەتەکانی لوقمانی کوڕە حەکیم و هەڵهێنجاوە لە فەرمایشتەکانی خوای پەروەردگار بۆیە ئێستاکە ئەگەر سەیری مرۆڤایەتی بکەین بە شێوازێکی گشتی سیستەمی نەخۆشی زیاتر بووە سیستەمی مرۆڤایەتی تێک چووە هۆکارەکانی ئیهتیمام نەدانە بە ژینگە دروستی و بە خۆراک دروستی ڕێخستنەوەی خۆراک دروستی لە ڕێی ئەوەیە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا تەطبیق بکرێ زیادە ڕۆیی نەکرێ لە خواردن و ئیسراف نەکرێ لە زیادە ڕۆییکردن لە ئامادەکردن و لە خواردن و لە خۆراک هەر لێرەشەوە لەبارەی ئاسوودەیی و خۆشبەختی خێزان بە ئاماژە بە
قسەیەکی مێژوو نووسەکانیش بکەین یا زانە غەیرە مسلمانەکان ئەرستۆ ناوبانجی زۆری هەیە و خزمەتێکی بە مرۆڤایەتی کردێ لە کات و سەردەمی خۆی دەڵێ دراسی زۆرم کرد کە هەندێک گرفت و کێشە مرۆڤایەتی پێی سەرقاڵن هەوڵی چارەسەرمدا بۆی بیکەمەوە خزمەتێک بۆ مرۆڤایەتی دەڵێ ناخۆشترینی گرفت و کێشەکانی نێوماڵ کاتێک کە خێزانێک بوونی هەبی گرفت و کێشەیان تێدا یەکێکە لە ناخۆشیترین ناخۆشیەکان کە مرۆڤایەتی پێ سەرقاڵە دەڵێ زۆر شەو نخۆنیم کرد زۆر بەدوای چارەسەردا گەڕام دەزانن دەڵێ لەکوێ بینیمەوە هەوڵ و چارەسەری قەلەقی و دوودڵی و گرفتەکان دەڵێ پەیوەستبوون بە خوای پەروەردگار بە دروستکرای مرۆڤەکان کە خوا ناسیش نەبوو بەو شێوازە و کە هەندێک ئەوە هەیە کە دەڵێ دوای بەڵکو پەیامی ئیسلام چوو بێتە ناودڵی بۆیە دەڵێ هەر زۆرە قەلەقی و دوودڵیەکیش هۆکارەکەی گرفتەکانی نێو خێزان و ماڵ بەوە دۆزیمەوە کە پەیوەستی خۆراکی دەرونی نقصان بوو لە هەر خانەوادەیەک لە هەر کەسایەتێک ئەو پەیوەندیە ببیندرێتەوە ئەو علاقەی دروست بکرێتەوە گرفتەکان کۆتایی دێن و قەلەق و دوودڵیەکە لا دەچێت بە هەمان شێوە باز دەکات دەڵێ بەشێکی دیکەی گرفتی نێو خێزانەکان خەڵک واگومانیەتی کە هەژاریە کە فەقیریە باشە دەڵێ ئەوەشم بەوە دۆزیەوە خۆراگری ئارامگرتن کە ئەجر و پاداشتی ئارامگرتنیش لای مسلمانان إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب بەڵێ بەڕێزان زۆرێک لە خانەوادەکان یا زۆرێک لە باوکان زۆرێک لە دایکان دەڵێ والله زۆر سەبرم کرد زۆر خۆراگر بووم نا لەمە دوا دێتە سەنگەری ئینتیقام و تۆڵات وا دەزانی ئەوە باشە لەبارەی سەبرەکانت کوا دەستەواژت لە بەرامبەر ئاەتەکانی قورئان خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اصبروا وصابروا ورابطوا لعلكم تتقون تفلحون هەموو ئەوانە وەردەگرینەوە کاتێک لە مرتبەکانی سەبر تێستێکی خۆت بکە بزانە لە چەند ڕێژە سەبر و ئارامی خۆراگریتە بووە بڕاتەن هەبێ بچینەوە سەر ڕاوە قورئانیەکان دەستکەوتی زۆر گەورەمان بۆ ڕوون دەبتەوە ئازیزان لێرەوە بابەتەکە بە دوو بەرگە پێشکەش دەکەم پێم خۆشە لەگەڵم بن بەسەرنجەوە هەندێک ڕێنمای گرنگ باز دەکەم کە ئێمە ئەگەر سەرپرشتیاری خێزان بووین یا تاچێک بووین لە تاکەکانی خێزان چ شتێک دەکەوێتە سەر ئەرچی ئێمە وەکو پلان و نەخشەڕێگاک لە بەردەستمان هەبیت یەکەمیان بەڕێزان وەکو دەگوترێت بۆ هەر بابەتێکی خێزانی بۆ پارێزگاری لە شوناسی خێزان بۆ تۆکمەیی خێزان گرینگە مەبەستی ڕاوێژکاریمان هەبیت بەڵێ بابەتی ڕاوێژکاری خەڵکێک هەیە بە هەڵەلێکی داوەتەوە یا جاری وا هەیە ئەوانەی کە لە شوێنی خۆی هەستیان بە بەرپرسیارەتی نەکردی و ناوێکی وایان لە خۆیان ناوە سەرپەرشتیاری خێزان یا ڕاوێژکاری خێزانی ئەگەر نەبیتە ولا تبخسوا الناس أشياءهم بەکەم سەیری هیچ خاوەن پێگەیەک نەکەین ڕێزکردنی کۆمەڵێک شەهادە و بڕوانامە بەڵام لە بەرامبەریشدان حقیقەتی کارەکەیان تێدا ڕنگ نەداوەتەوە لە خودی خۆیان و پەیامێکی پێویستی هەر بە خۆشی ئەوە باسکەم خانەوادەیە کە گرفت و کێشەیان هەبووە دەڵێ ڕۆیشتین لای یەکێک بە ناوی ڕاوێژکارانی خێزانی کە گرفتمان لەگەڵ منداڵەکان و خانەوادەکە بوو دەڵێ بە ئێمەی گوت منداڵەکانت هەر یەکی ژووری خۆیان هەبی و هەر یەکێ وتم کاچی خۆم من خۆم لە 150 متر نیشتە جێم 5 منداڵم هەیە باشە چۆن بۆ 5 منداڵ 5 ژووری جیاواز جێبەجێ بکەم ئەو بابەتە ڕاوێژکاریانە هەندێک جار بۆ هەندێک خانەوادە لەوانەیە تا ڕێژەیە کاریگەری خۆی هەبی بەڵام ئەوەی کە گرینگە مەسەلەی ڕاوێژکاری پرس و پەیوەندیەکان لە ڕووی ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی لە ڕووی فکرەوە لە ڕووی تەوەکولەوە لە ڕووی ئیمانەوە لە ڕووی خۆشارەزاکردنەوە لە ئامۆژگاریە قورئانیەکان و لە ڕووی ئەو چارەسەرانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ جیلی سەحابە کەوانیش مرۆڤ و ئینسان بوون بەشێکی لە گرفت و کێشەی هەژاری نەداری بێشوێن و بێجێگایی ڕووی ئاماژەیی پەروەردەییان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵامی هەموو پرسیارانی داوەتەوە هاوڵانی بەڕێز پەیامێکیشە بۆ ئێمە ئەگەر خانەوادەکانی ئێمەش هەر زۆرە گرفتێکیان هەبوو زۆرە مامەڵەیەک لەگەڵ یەکترکەین و بەتابەتی بابەتی تەوەکل وڕازی بوون بە قەدەری خوای پەروەردگار ئازیزان یەکێکی دیکە لە بابەتە گرنگەکان وەکو ڕێنما من دەمێ باسی بکەم بوونی شارەزاییە لەبارەی یاسا خێزانیەکان یاساکانی باری کەسێتی خێزانی بەڕێزان من ناتان ترسێنم بە قەرز بەڵام بەشێکی زۆری گرفت و کێشەکان بڕۆنە سەیری ئەو زیندانانە بکەن کە بە ناوی چاکسازی خێزانی ڕێژەی ئەو ئافرەتانەی کە کەوتونەتە سیزن و زیندان ڕێژەی ئەو گەنج و مێرد منداڵانە ڕێژەی ئەو پیاوانەی کە بەدەیەها گرفت و کێشە گرفتار بوون نەبوونی هۆشیاریان بە بەرامبەر بە ڕێنما و یاسا کەسیەکان یا نێودەوڵەتیەکان یا یاساکانی خێزان تکایە بە ئەو پەیامێک بی لەو بابەتەی ئێستاوە لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشی بە وردی دیڕاسەی ئەو یاسایانە بکەن کە تایبەت لە وڵاتەکانی ئێمە کاریان پێ دەکرێت لەبارەی یاسا خێزانیەکان حەق و مافەکانی پیا و ئافرەت لەسەر یەکتر و حەقی خانەوادە و ماڵ و خێزان لەوانەیە هەندێکیان زیادە ڕۆیی و کەمتر خەمیان تێدا هەبیت یاساکان بەڵام باشترین
شارەزایی بۆ دووربوون لە کێشەکان و ئەگەر کاتێک کێشەکەت گرتبووە ئەگەر شارەزایەکی تەواوت هەبوو تووشی ئەو گرفت و نەهامەتیانە نابی کە هەیە وەکو بڵێ ڕوبەڕووی یاسا بۆتەوە بۆ ماوەی چەندین ساڵ لە زیندان هیچ جۆرە شەفاعەتێکیش تکای بۆ ناکات و لە گرفتەکان ڕزگاربوونی زۆر قورسە. خاڵێکی دیکە ئیشکردن بە شێوازی ئامۆژگاریکردن پۆلێنکردنی خەلەلەکانی نێوماڵ لە جێرانەوەی چیرۆکی پند ئامێز. بەڕێزان قورئان پڕیەتی لە چیرۆکی پند ئامێز فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بە هەمان شێوە وەکو باسمان کرد ئامۆژگارەکانی لوقمانی کوڕی حەکیم تکایە بچنەوە سەریان. باوک و دایکێکی سەرکەوتوو لە چوارچەوەی خێزانێک دەڵێ گرفت و کێشە تەنجیان پێچینی بووین منداڵەکانمان گەیشت بوونە قۆناغی دوای هەرزەکاری واتە قۆناغی گەنجی و لاوی بەشێکی گرفتەکانمان ببوونە دەق پێیانەوە دەناسرانەوە نەک ئەوەی کە ئێمە لەناو خێزانەکەمان پێیان تووشی گرفت بووبین وای لە هاتبوو شەرممان بەخۆمان بوو خەڵک گلەیی و لۆمەی ئێمەی دەکرد بەوەی کە کوڕەکانتان و کچەکانتان ئاوا لەناو خەڵک پێگە و پێناسەیەکی سلبی ئێوەن لە ناو خەڵک و لە ناوەند و ئاستەکانی خوێندن دەڵێ بڕواتان هەبی هەموو ئەو ڕێگارانەی کە گربوون بەر ڕێگای تەندروست بوون بەڵام شێوازی گەیاندنەکەمان گرفتی تێدا بوو و شێوازی چیرۆکی پند ئامێزمان تێدا فرامۆش کرد بوو لەو کاتێک کە چوونەوە سەر چیرۆکە قورئانیەکان لەو کاتێک کە ڕێگاکانی پێغەمبەرمان بەکارهێنا سەڵات و خوارد بێ لە جێرانەوەی هەندێک چیرۆک سوێن دەخوێن دەڵێن سوێن بەخوا خوا پەروەردگار منداڵەکانی وا بۆ پابند کردین وەکو بڵێ لە شێوازێکی مەشقی کردداری و ڕاهێنانێک ڕێک پێچەوانەی ئەو کردارە نەبوو کە بێزارکەر بوون بۆ ئێمە بۆ کۆمەلگاش دەکرێت ڕێگایەکانی پەیاممان بۆ نێو کۆمەلگا لە ڕێگای تاکەکانی خێزان ماوەنەوە بگۆڕین تاکو و دەستکەوتی باش بەدەست بینین. خۆشەویستان وەکو باسم کرد هەموو ئەو نوێژانەی کە دەیانکەین با ئەوڕێن ما یەک بی لەو سیمینارەی لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین بە دوایان دابچینەوە وەرە ماناکانی نوێژ بە وردی دراسە بکە یا بە چەند دەرسێکی هەفتانە بە وردەکاری ئەو پەیب و شانەی ئەو ئاەتانەی خوا پەروەردگار ئەو زیکر و تەسبیحاتانەی لە نوێژەکان دەیان خوێنین معناکانی بە تەواوی بخوێنەوە وەکو پرسیارێکیش لە زانایە کرا هۆکاری ڕۆیشتنی فکرمان لە ناو نوێژ کە تەرکیزمان دەڕوە فەرمووی پێش نوێژە پێش نوێژ بە وردەکاری و ماناکانی نوێژ بزانە لە ناو نوێژدا پەیوەندی زۆر زیاتر بەخوا پەروەردگار دەبێت و نوێژێک دەبی کەوا هەز دەکەی لە قبول بوون نزیکە. یەکێکی دیکە لە ڕێنماییەکان بەڕێزان ئەو زیکر و ویردانەی کە بە قەڵای پۆڵاین ناویان هاتووە واتە پارێزگاری لە شوورەی خێزان بە شێوازێکی زۆر گرنگ بە تاکید کۆمەڵک بەشارەتیان تێدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو زیکرە ئەو وردا ئەو جۆرە دوعایە کە دەچێت دەر لە ماڵ کە دەگەڕێەوە ماڵ زەمانەتی تێدایە پارێزبەندی تێدایە باشە بەڕاستی جێی دڵخۆشیە لەوەشەوە بە وردەکاری ئەوانە بخوێنن بڕواتان هەبی ئاسوودەیەک خۆشبەختیەک بەرەکەتێک لە ڕسق لە تەمەن لە کات و وەقتەکانی ناوماڵ کە بەڕێی دەکەی حەزرەتی فاتیمە کاتێک کە شەکوای بێبەرەکەتی لە کاتەکانی کرد و سەرقالی و زۆری لە وەخت و کاتەکانی کرد داوای ڕێنمای کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێگە پێدانی کەسێک لە ماڵەکەی هاوکاری بکە وەڵامەکەی 33000 سبحان الله والحمد لله لا اله الا الله بوو نەتیجەکەشی بینی وا دەزانم چەند کەس لە ماڵم ئێستا هاوکارمە و ئیشەکانم بۆ جێبەجێ دەکات. بەڕێزان ئەو قەناعەتە زۆر گرینگە وەکو دەگوترێ لێرەوە وانەکان و ڕاوەکانی عەقیدە و خۆڕاگری و تەوەکل لەسەر خوای پەروەردگار نوێ دەبیتەوە و زیندوو دەبیتەوە. بەڕێزان خاڵێکی دیکە لە خاڵە ڕێنماییەکان شێوازی سەپاندنمان لە پەیامی پەروەردەیی یا لە پەیامی هاوسەران بەرامبەر یەکتر بگۆڕین لە شێوازی سپاردن لە شێوازی سەپاندن بۆ شێوازی سپاردن. بەڕێزان باوەڕتان هەبی باشترین کاریگەری من لێرەوە چەند نمونەیەک دەین دەخمە بەردەستی ئێوەی بەڕێز و خۆشەویست چەند دایک و باوکێکی دڵسۆز لە خەم و مشوری منداڵەکانیەتی کە نوێژەکانی بەڕێک و پێچی و بەباشی جێبەجێ بکات. گرینگە باوک و دایکێک بە منداڵەکانی دەڵێ نوێژ بکە بەڵام لەو گرنگتر ئەوەی بڵێ با نوێژ بکەین کوڕەکانم گرینگە پێی بڵێ بخوێنەوە و سعی بکە و کۆششکە بەڵام گرنگتر لەوەی وەرە بابەیەکەوە بخوێنینەوە وەرە بابەیەکەوە نوێش بکەین وەرە بابەیەکەوە ئەو کتێبە بخوێنینەوە وەرە بابەیەکەوە قورئانی بەرز و بەڕێز بخوێنین وەرە بابەیەکەوە تەفسیری قورئان بخوێنین و گوێ لە فەرمایشتێکی پێغەمبەری خوا بگرین. گرینگە کاتێک دەڕواتە قوتابخانە پێی بڵێ کوڕەکەم نوێش بکە بەس دەو گرنگتر ئەوەیە بڵێ کوڕەکەم کچەکەم ئەگەر لە مەکتەب و قوتابخانە شوێنی نوێشتان نییە بڕۆ لای بەڕێوەبەری قوتابخانەکە بڵێ کوا شوێنی نوێژمان بڵێ ها ئەوە ڕایەخێک ئەوە بۆ نمونە بەرماڵێک لە ژوورێک لە قوتابخانە دابنێ بۆی هەمووان نوێژی لەسەر بکەن. ئەو پەیامش پەیامێکی کاریگەریە من با نمونەیەکی کرداریتان بۆ بینم چەند گەنجێک لە چەند خولێکی جیاواز ئاوا لە خزمەتیان بووین لە خولەکانی پشووی هاوین و دوای دەستپێکی قۆناغەکانی خوێندن و هەندێکیان لە ئاستی زانکۆش وتی تا ئێستا شوێنێکمان نەبوو کە نوێژ بکەین لە ژووری خزمەتگوزارەکانی قوتابخانە یا لەسەر پارچە کاغەزێک و مەکتەبێک دوای ئەوەی کە ڕۆیشتینە ماڵ و ئەو پەیامانەمان لەلایەن دایک و باوکمانەوە پێدرا و
بە ئیدارەی قوتابخانەکەمان گوت ئەو باوکم ئامادەیە دایکم ئامادەیە لە ماڵ ئەگەر ڕایەخێکی گەورە بینین بەڵام ژوورێکی تا ئێستا نەمان دەتوانین لە چوونێش بکەین ئێستا سوپاس بەخوا ژوورێک لە قوتابخانەکەمان تایبەت کراوە وەکو مزگەوتێک فەرزە ئەگەر لە قوتابخانە هەبیت نوێژی تێدا دەکرێت چەند خۆش ئەو پەیامی تۆی داکێکی بەڕێزبی باوکێکی دڵسۆزبی لە شوێنی خۆی دەگاتە شوێنی لە زاکۆ و کۆلێژ و پەیمانگەکان بە هەمان شێوە چەندین کۆلێژ و پەیمانگا هەبوو فەرامۆش کرایە تا ئێستا بەڵام چەند گەنجێک لە شێوازی مؤسسەیەکی ڕێکوپێک یا وەکو چەند گەنجێک لە ئاوەڕێکخراوێکی کاریگەر پەیامیان وەبوو لە فلانە زانکۆیە لەگەڵ ئامادە و کۆلێژ دەمانەوێت چاڵاکی فلانە ڕێکخراوە بینین لەوێ ئەو مزگەوتە نۆژەم بکەینەوە بۆ ئەو مزگەوتی شەو ڕێکخراوێکی خێرخوازی دروستی کردێ بەڵام ئاوی گەرمی تێدا ئیش ناکە بۆ بەلوعەکانی بۆ شوێنی تەوالێتی ئێمە ئامادەین نە چاوەکەم مەیکەن بە ناوی ڕێکخراوەکە ئێوەش نێتە ناو ناوەندەکانی خوێندن ئێمە خۆمان دەیکەین بوویە زەختێک لەسەری بیرۆکەیەکی جوانە چوەکو کەسێک چوەکو کەساتێک چوەکو ستافێک بەڵام بەهۆی ئەو محاولێ ئەجر و پاداش دەکەم مەهامەکەش جێبەجێ بوو و بەدەیها دەچینە عیادەیەکی کلینکێکی دکتۆرەکان لەوێ موعیدی دکتۆرمان هەیە ناتوانین بڕۆین کاتی نوێژە لەوێ کە بینیم هیچ شوێنێک نییە نوێژ لێ بە دکتۆرەکە و بەسەر پەرچاری دەڵم بۆ شوێنێکی نوێژمان نییە لێرە و داوا بکەی بۆ نمونە دەستی خێرت هەبی لە بەجێهێشتنی شتێک لەوێ بڕوا بکە چەندین خانەوادەی بەڕێز توانیەتی ببیتە هۆکاری ئەوەی کە بە ماوەیەکی کەم لە عیادەی لە کلینکێکی دکتۆر و نەخۆشخانەیەک بوویەسەوەی لە پارچێک لە مۆڵێک لە بازارێک لە هەر شوێنێک بووی ئەو کاریگەریانە بەجێ بهێڵا کە پارێزگاری لە گەیاندنی ئەو پەیامە گرنگەی ئیسلامەتی و مسلمانەتی و ئیمانداری کە پێویستە بەکردار لێمان ڕەنگداتەوە بەڕێزان زۆر لە شوێنی خۆی ئەو کاریگەریە بووە و ئینشاءالله ئێوەش لەو جۆرە کاریگەریانە دەبیندرن بە کەسایەتی بەهێز و بە کەسایەتی کاریگەر و بەجێهێشتنی باشترین پێگەی بەڕێزی گرنگ خۆشەویستان ئەگەر ئەو تابلۆیە بینن لە بەشی کۆتایی بابەتەکەم پێم خۆشە هەندێک سەرنجی گرنگ لە ئێوەی بەڕێز و خۆشەویستیش وەربگرم کە لە بابەتە خێزانیەکان چی گرنگە لە گرنگترین کاتدا ئێمە لێمان ڕەنگداتەوە و جێبەجێ بکەین کاک ئەو بینین من دەمەوێت لەبارەی پارێزگاری بەها باڵاکان چەند شتێک ئاماژە بکەم چۆن ئێمە بتوانین لە شێوازی ماڵ هەندێک پەیامی قسە جاری وهەیە بێزارکەرە یا ئێمە ماندوو بووین یا وا هەز دەکەین منداڵەکان لێمان وەرناگرن چ جۆرە پەیامێک لە بری نوێخوازی لە بری گۆڕانکاری بکەینە پەیامێک کاریگەری باش لەسەر منداڵەکانمان و لەسەر گەنجەکانمان بەجێ بهێڵین بەڕێزان با من یەک دوو نمونەی کرداریتان بۆ باس بکەم دایکێکی دڵسۆز لەگەڵ باوکی منداڵەکان لە ماڵەوە گوتیان ئێمە پێمان خۆش بوو هەندێک گۆڕانکاری بکەین لە شێوازی گەیاندنی پەیامەکانمان بەڵام هەموو جار کە بانگمان دەکردن لە شێوازی دەرسی هەفتانە یا لە شێوازی گەیاندنی هەندێک لە کۆبوونەوە تایبەتەکانمان خۆیان دەدزیەوە یا بە هەندێک بەڵگە ئەو داواکارانە ئێمان جێبەجێ دەکرد دەر هەستاین تابلۆیەکی هەڵواسینمان لە ماڵەکەمان دانا تابلۆی ئاگداری و بڵاوکردنەوەکان با بڵێن دەڵێن لە ڕێگای ئەو تابلۆیە هەر منداڵێکمان هەر کوڕ و کچێکمان بەهایەکی جوانمان لێبینی باە نوێژەکانی بەباشی جێبەجێ کردبایە لەو تابلۆی ناوەکەیمان دەنووسی دەمانگۆ کچە خاتونەکەمان کوڕە ڕێزدارەکەمان ئەو هەفتەیە هەموو نوێژەکانی بە کۆمەڵ ئەنجامدا و دایک و باوکی هیچ گلەیەکیان نەبوو لێی ناوی هیچ ئەوانی دیکەیان نەدەینا گلەیی ئەوانی سەرنجشت ئەوانی دیکەشیان نەدەکرد بەڵام دەڵێ بوویە چاولێکردنەوەی منداڵەکانی دیکەش بۆی ناوی خۆیان لە تابلۆیەکە ببینن ئەو جارەی دەڵێ دیسان لێبوردەیەک تەباییەک زیرەچێک لە قوتابخانە ناوی منداڵەکانمان دەنووسی ئەو جارەی بابەتێکی خوێندنەوە دەمانگۆ بزانین چی لە کوڕکچەکانمان چەند کتێبێک دەخوێنیتەوە یا لە خلالی ئەو هەفتەیە ئەو مانگە کتێبێکی خوێندیت ناوی ئەو کتێبەمان لەوێ هەڵدەواسی کە کوڕەکەمان کچەکەمان خوێندبوویەوە لە ڕێگای تابلۆی ئاگدارکردنەوەی ماڵ کە پێویستە هەبی جا من بۆ خۆشی لە سیمینارێک ئەوم باس کرد گوتم گرینگە لە هەموو ماڵەکانمان تابلۆیەکە بی کۆمەڵێک بابەتی ئەوە تەنز ئامێز یا دروستکردنی خۆشەویستی یا ڕێزداری یا سپاردنی ئەمانەتێک یا یەکێک لە تاکەکانی ئەو خێزانە کە دەڕوا بەدەمبوسێک ئەو ئاگداریە هەڵبواسی لەوێ و بڵێ دایە و بابە من ئێوەم خۆش دەوێ یا هاوسەرەکان لەگەڵ یەکتر جوانترین ڕێز و خۆشەویستیمان هەیە پەیامی گوڵ ئاسا بەرامبەر یەکتر بنێرن یەکێکە لە شێوازەکانی گرنگی پارێزگاری لە تۆکمەی خێزانی ئەویش یەکێک لە مداخلەکان گوتی وەڵاهی جا ئێستا ماڵەکانمان ئەوەندە چروپڕن شوێنی هەڵواسینی تابلۆمان نییە باشە گوتم ڕێگای دیکە هەیە خۆ دەکەی لەڕی مغناطیسێکەوە بە سەلاجەکە هەڵواسی گوتیان وەڵا جا خۆ ئێستا سەلاجەی ئەوە ئاشکرانیە دفنە و لە نێو کەونتەرەکان دیار نییە باشە گوتم شتەکەی وا لێ مەکەن بە لەزگەیەک لە جامێک گوتیان وەڵی پەردەکان ئەوەندە زەرورن ئێستا هەر جامیش نابینین پەنجەرەش نابینین ڕەحمەتتان لێ بیشتەکان ئاوا قورس مەکەن خۆ پەردەبوونی هەیە بەدەمبوسێکەوە بە پەردەکە چەند ئاگداریەک هەڵبواسە مەبەستم یعنی هیچ کاتێک ئەوەندە بە دوی بیانیدا نەگەڕین هەرچی تێبینیەک پێشکەشی ئاراستی ئێمە کرا لە بەرامبەریدا بڵێن ئەوە جێبەجێ
نابی بەتاکید جێبەجێ ئەوڕۆنەچینەوە ماڵی هەموو دنیا ببیتە دەمبوس و هەڵواسینی کۆمەڵێک تابلۆ بە ئومێدی ئەوە ئینشاءالله پەیامەکەمان کاریگەرانە بگاتە شوێنی خۆی و بڕواتەن هەبی لە ڕێگای ئەو تابلۆیانەوە کۆمەڵێک شت من وەکو ڕاشکاوانە قسەتان بکەم هەندێک پەیام هەیە بڕواتەن هەبی بە کەمترینی ئاماژە گەورەترین کاریگەری بەجێ دەهێڵی چەند ساڵێک لەمەوبەر ڕۆیشتمە سەردانێک لە ژووری پێشوازیەکان ڕێنمایەکی زۆر جوانە هەڵواسی بوو لە چی ئەها ئەو هێمانەی دەگوترێ بۆ منە جگەرە کێشان قەدەغەیە یاوەکو هێمایەکانی پۆلیسەکانی هاتوچۆ تەنها ئەوە هەڵواسرا بوو بە شێوازێکی جوان و ڕێک غەیبەتکردن قەدەغەیە بڕواتەن هەبی ڕێنمایەکی زۆر جوان بوو یعنی ئێستش کاریگەری لەسەر من مایە چەند جوانە چەند جوانە لە چوارچەوەی ماڵەکەت چەند ڕێسا و یاسایەکی خێزانی لە ناو ماڵەکەت هەڵبواسی بڵێ لەو ماڵی ئێمە غەیبەت ناکرێ تووڕە نابین یەکتر ڕوشتێن ناکەین ڕێز بەرپا دەکرێت کەس داخۆلی ئیشی کەس ناکا لەگەڵ یەکتر هەر کەسێک بێتە ئەو ماڵی ئێوە جێسە ئای توخوا بزانم ئەوە چی نووسرا بە خەتێکی خۆش بە خەتێکی دەکرێت بەیەکێک لە منداڵەکانت کە خاوەنی خەتێکی جوانە بڵێ کوڕەکەم کچەکەم ئەوەی نووسیوەتەوە شتێکی زۆر زۆر جوانە بەبەردەوام ئەوە لە پێشچاویانە وەکو مەڵێک ڕێنمای دیکەی گرنگ بەڕێزان ئەوەی لە بەردەستمانە پێم خۆشە بە سەرنجەوە تەمەشاکەن جاری وهەیە لە شێوازی تابلۆیەکە ئەگەر شوێنی تابلۆیەکەش نەبوو ئەو ڕێگایەکانمان باس کردکە بتوانین ئەو بابەتانە ئامادە بکەین پێویستە ئیش لەسەر ئەو جێرانەوەی ئەو بەهارە بکەین کە لە نێومانماندا بوونی نییە تووڕەبوون هەیە هەڵچوون هەیە دەنگ بەرزکردنەوە هەیە بۆ نمونە حەز لە دیداری یەکتر ناکەن کاتیان نیە لەگەڵ یەکتر دابنیشن سەرڕێنمایەک دەنووسم ئیشیان لەسەر دەکەم زۆر بەجوانی ڕیزبەندیەک دادەنین لە بەرامبەریدا هەندێک کردە و قسەمان هەیە ئەو قسانە ئاسایی نەبەڕێزان يعني ببورن كم بو شوازي قسە بکەم بەڵام هەندێک جۆرە لوتف و گفت شێوازی ئاخافتن شێوازی قسەکردن لەگەڵ زۆر ئاساییە پێویستە چاوی پێدا بژێرینەوە کە دەڵێم ئاساییە واتە زۆرە قسەک ئاوا بکە ئاوا مەکە بڕۆ مەڕۆ وەرە هەستە دانیشە ئەوانە قسەی ئاساییە بۆ نەیکەینە شێوازێکی دیکەی قسەکردن واتە کە لێرە ئاماژەمان بە ئاسایی کردیە قسە ئاساییەکان بکە قسەی ڕێزداری بیکە قسەی خۆشەویستی لە خلال یەک هەفتە دایچێک باوچێک یا منداڵەکان ڕابسپێرە کوا بڵێ ئەو زۆرترین قسانەی کە ئاماژەمان پێ کرد خۆ بەڕێزان هەموو قسەکانمان لەلای خوا پەروەردگارەوە تۆمار کراوە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد باشە دەی بیکە چاودێریەک لە خۆ بزانین زۆر قسەیەکمان لە بەرامبەرێکتر بەکار هێناوە بڕواتەن هەبیجا سەرنجی منداڵەکانتان ببیستن بچووکترینیان کاریگەریترین ئاگادارکردنەوەی لێوەردەگریت کە دەڵێ دایەجان تۆ زۆر ئەو شەیە بەکاردەینی ئەو شەیە لەوانەیە لای تو زۆر ئاسایی بەڵام لای منداڵەکان زۆر بێزارکەرە باشە ئەوە لەبارەی وشە ئاساییەکان تکایە بە سەرنجە لەگەڵم بن باشە وشە ئاساییەکان مەبەستم ئەوەیە ئەو وشانە تۆمارکەن کە بە ئاسایی لەگەڵ یەکتر بەکاری دێنێت و تۆ بە ئاسایی دانایە بەڵام لای منداڵەکەت ئاسایی نییە و هەندێک وشەی ئەو کە دەری دەبڕی بەرامبەر بە دایک و باوکی بەلای خۆی ئاسایی دادەنێ بەڵام لای دایک و باوکی ئاسایی نییە لە وەختێک کە پێیدا دەتەقیتەوە لە گرفت و کێشەکان دەڵێت تۆ ئاوای بێڕێزی حاشە لە جەنابتان وشەی زۆر بێزارکەر بەکاردێنی کوا ئەخر من خۆم وانە بینیوە دەڵێ ئەو قسەکانتە دەی نەیزانیە بۆی ڕاستکەوە کەواتە تکایە بە سەرنجەوە لەگەڵم بن ئەو وشە ئاساییانە تۆمارکەن جارە بەس وەکو وشەی ئاسایی خلالی یەک هەفتە باش دوایی هەر لە ڕێزی ئەودا وشەکانی ڕێزداری بڕوات هەبی تێستێکمان لەگەڵ هەندێک گەنج کرد مای تقریبا مەودای 2 ڕۆژ 3 ڕۆژ با من ئاوا بە ڕاشکایی بڵێم هەفتەیەک مۆڵەتماندانێ وشەکانی ڕێزمان بۆ بنووسن دەزانن هەبوو هەفتە بەسەریدا سۆر کە داوای هاوکاری خانەوادەکەشمان لێیان کرد باشە لە 5-6 تا 7 دەرنەچوو بەڵام سوپاس بۆ خوا گەنجی وهات بوو لە سەروی 35 تا 50 وشەی ڕێزی هێنا بوو جێی دڵخۆشی بوو باشە ئەو گەنجە ئەو قسانە لەکوێ دەینی وەکە نەبوو لەکوێ بیهێنی جابە من ئەو پرسیارە لە ئێوە داوا بکەم هیوادارم ماڵەکانی ئێوە زۆرترین ئەو شانەمان بەدەست بێ و لەگەڵ ئەوەشدا بەهرەداری بخە بەردەستی گەنجەکانە دواتر بڵێ هەمان ئەو شانەی کە لە تابلۆی ئاگاداریەکەی ماڵەکەمان هەڵواسرایە تۆ بیان هێنە بیان نووسەوە بیکەوە دیاری بۆ قوتابیەکانت بۆ هاوپۆلەکانت بۆ مامۆستاکانت بۆ هەموو ئەو خزم و دراوسەیانت کە هەمووشەمان لەگەڵیان هەیە و لە بەرامبەریدا حەز و ڕەغبەتی فێربوونی زمانی جیاوازت هەیە بەڵێ دەی وشەکانی ڕێز مانایەکانی بەو زمانەی کە حەزت لێیە بنووسە تەشجیعێکە هاندانێکە دەی کوڕە شیر نەکەم کچە شیر نەکەم ئەو وشە ڕێزداریانە زۆر لە جەنابەت جوانە بەس تۆ خولیا و حەز و ڕەغبەتی زمانی ئینگلیزیت هەیە زمانی تورکی و فارسیت هەیە بەڵێ دەی ئەو وشە ڕێزانە بە زمانەکانی جیاوازیش فێرکە ڕاوەیەکی پێ دەکەی لەگەڵ زمانەکە دەی خۆشت فێرە ئەو زمانە دەکەی و بە تاکید کاریگەری زۆرگرنی پێشی بڵێ کوڕەکەم کچەکەم ئەگە تۆ لە قۆناغەکانی خوێندن لە سەفەر و گەشتی وڵاتانی جیاواز کە ڕۆیشتن با پەیامی ئیسلامی بگەێنین با خەڵکێک هاندەین با بڵێن ئێمە مسلمانین و وشەکانی ڕێز لە ئێمەوە جوانە و ئێمە فێری ئەوە دەکەین و چەندین چیرۆکی کاریگەر هەیە لە دەرفەتی دیکە ئینشاءالله بتوانین بۆتە سەبەبی هیدایەتی خەڵک تەنها وشەکانی ڕێز و مسلمانبوونی وڵاتانی بلادی ئەندەلوس و سین و یابان هەمووی لە ڕێی مامەڵەی وشەکانی ڕێزی بازرگانە مسلمانەکان بوو بەڕێزان دەی باشە چەندێک مارکێت و دوکان و خاوەن پێشە و ئیشوکارەکانمان دەڵێ ئەوەندەی بێزارین لە وشەی مسلمانان لەگەڵ یەکتر بڕوا بکە ئەوەندە لە خەڵکی ئاسایی کە خۆشی پێ مسلمان و ملتەزیم نییە ئەوان وشیان جوانتر و ڕێزدارانەترە کەچی
ئەگەر نەبیتە سەر ئەوەی کە دیسان دەڵێم ئینشاءڵڵا کەس دڵی لە ئێمە ناڕەنجێ مەبەستەکەمان تێدەگەن تیشە خردنە سەر بابەتە جوانەکانە دەستخۆشیە و دەست هەڵگرتنە لە بابەتەکانی کە ئاوا بە ئاسایی دووبارەیان دەکەنەوە ناکرێت ئینسانی مسلمان ئەوانیان هەبی بەتایبەتی ئەوانەی سیمای ئیسلامەتیان پێوە دیارە لە ڕیش لە جلوبەرگ لە سیما لە نیقاب لە بەردەوام تۆ لە داعوە بانگەوازی ئاگادار بە کە کەم تەرخەمیت هەبوو یعنی با میزاز بەسەرماندازاڵ نەبی با پێگە و سیمەی مسلمانەتی بەسەرماندازاڵبی ئەوە گرینگە بەوەی پەیامی ئامانزارمان هەبی لە بەرامبەردا وشەکانی ڕێزداری دواتر بیڵێم هەندێک لە وشەکانمان هەیە بەڕاستی شپرزەیە بەڕێزان زۆرێک لە وشەکان زۆرێک لە هەڵوێستەکانمان کە ناکرێت ناو خانەوادە ئیمانداران ئەوانە هەبی شپرزەیە بە تەواوی معنا باشە ئێوە دواتر هەندێک تێست و تاقیکردنەوە لەگەڵ خۆتان و لەگەڵ خانەوادەکانتان بکەن چەند وشەی چەند کردداری شپرزەیی هەیە لە چوارچێوەی خانەوادەکانمان ئەی دوای ئەو بڵێم یان نەڵێم چێ بەمان دەخوێنیتەوە وەڵای من حەز ناکەم لەو مایکەوە قسە بڵێم چێ بەمان دەخوێنیتەوە جا بڵێ ئەو دەتەوێت بە خۆت نایلێ بە ئێمە بسپێری ڕەحمەتتان لێبی شەڕانجێزی بە ئاوا جوانی بکەین ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ فێری شەڕانجێزی بووم نەبەوەی من بیکەم بۆی خۆم پێ لە شەری خەڵک دوور بگرم بە ئاوا پۆلێنی بکەین دەیاڵڵا ئێمە ئەو شانە چاک دەکەین بۆی بیان ناسینەوە لە منداڵەکانمان بنبڕی بکەین لە گۆڕانکاری مامەڵەکان لە شێوازی دانانی سفرە لە شێوازی پێشوازی میێوان لە کۆمەڵێک شتی دیکەی جوان بڕوا بکە دەتوانی ماڵەکەت بە جۆرە گوالێ بکەی تاکەکانی ئەو خێزانە زۆر خۆشحاڵن بۆ گۆڕانکاری لەو ماڵە بیندرا لە شێوازی مامەڵە لە شێوازی قسەکردن لە شێوازی میێوانداری لە شێوازێکی دیکەی نوێژ و عیبادەت هەر سونەتە کاتێک کە نوێژ دەکەین شوێنێکی تابەت و مصەڵایەک لە ماڵ هەبی دەی ئەو نیشانی خانەوادەکەت ببووی حەزیان بچێتە سەر نوێژ جێگای نوێژ بە تایبەتی ئایا بن قادرمەیەکە ساڵۆنێکە ژوورێکە بەرەکەت لەو ماڵە هەیە کە شوێن پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات سەلامی خوا لەسەر بێ ماڵەکانتان با کەلبەیت الخەریب نەبن ماڵی وێران و کاول و وێرانە نەبن فەرمویان چۆنە پێغەمبەر خوا فەرمووی نوێژە سونەتەکان نوێژەکان بە جەماعەت خوێندنی زیکر و بیر چەند جوانە من هەر لە خلالی گەنجانەوە هەندێک ماڵ دەبینم بەڕاستی ئەوە ڕسمی شوێنێکی گرتێ و هینایەتی لە خولەکان وتێتی ئەوە شوێنی نوێژکردنەکەمانە لە ماڵ تەختێکی قورئانی لێیە تەسبیحێکی لێیە جلو بەرجی نوێژی لێیە زۆر جەوێکی ئیمانی دروست دەکات بۆ هەر کەسێک لێرە ئێرە شوێنی نوێژ و جەماعەتمانە شوێن بە هەموو شتێکەیە لە ماڵەکەمان بەس شوێنی عیبادەت نازانین کوێیە بەڕێزان کاریگەر ئەوانە پەیامی کردداری پەروەردە ئاسان و زۆرێک بابەتی دیکە من لەبەر کەمی کات نامەوێ زیاتر درێژە بە بابەتەکەم دەم بەڵام بەڕاستی ئەو بابەتی پارێزگاری لە خێزانەکەت پێگەی تۆوە خێزانەکەت ئاسوودەیی و بەختەوەریتە خێزانەکەت هەوڵی ڕەزامەندی خوای پەروەردگارتە و ئاەتەکانی قورئانیش بخوێنینەوە گراسەیان بکەین لێرەوە دەینە کۆتایی ئەو بابەتەمان هیوادارم بەسەرنجە وەری بگرن دیسان دەڵێم باشترین مدرسە باشترین زانکۆ مدرسەی ماڵ و خێزانە وەکو دەگوترێت کە دایکان و باوکان دڵسۆزی ئەوەن کە منداڵەکانیان باشترین بن با باوکەکە باشترین بی با دایکەکە باشترین بی با پێگە و شوناسی خێزانەکە باشترین بی ئەو جە منداڵەکانیشمان باشترین دەبن بە ئیزنی خوای پەروەردگار دەی هەوڵ بدەین لەو پێگا خێزانیە پڕبەها باڵایەنە هەنگاو بنین تاکو شاهدی هەموو دەوروبەر بمان بێت بڵێن ئەو گەنجانە لە مدرسەیەکی زۆر گرنگ کە مدرسەی خێزانە پەروەردە بوون و ئێمەش ڕۆڵمان هەبی پشتیوانی خوای پەروەردگار أقول قولي هذا استغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.